من تەنیا توانم بڵێم کە زۆر شانازی بە دایکمەوە کەم زۆر شانازی بەوەکەم کە کچی کەڵە نووسەرێکی وام مێژوو نووسێکی وام چەنەها چیرۆکی لە فەوتان پاراستووە لە ڕێگەی کتێبەکانی ئەوانەیە کتێبەکانی زۆربەی ئەوە بوون کە چووە مقابلەی خەڵکی کردووە نووسینەوەی مێژوو بووە لە دەمی خەڵکەکانەوە لە زمانی و کەسانی کەشتەکانیان بەسەرا هاتووە حەزمانە کرد ئەمەمان نەکردە حەزمانە کرد تا ئێستا دایکمان لە ناومانە بووایە و کتێبی زیاتری بنووسیە نووسینی زیاتری هەبووە بەڵام بەداخەوانێ کە مەرگ و نەخۆشی درێژخانی شەرپەنجە ڕێگەی پێنەدا ئەوە بکات. ئەمڕۆ دەبینین ژمارەك لە ڕۆشنبیرانی سلێمانی لێرە لە پارکی ئازادی لە باخچەی پەیکەرەکان ئامادەیان هەیە بۆ مەراسیمی پەردە لادان لەسەر پەیکەرەکەی ئەم پەیکەرەکێ دروستی کردووە و تا چەند ئێوە بە شایستەی کەسایەتیەوی دەزان. ئەم پەیکەرە لەلایەن کاک چێنەرەوانە دروستکراوە ئێمە زۆرمان پێخۆش بوو کە ئەم شتەکرا چکە بەڕاستی هەنگاوێکە بۆی کە ئیشەکانی دایکم بە بەرزی بنرخێنرێت هەنگاوێکە بۆی کە بڵین بەڵێ ئێمە بە ئیشەکانی ئەزانین بەڵێ ئیشەکانی جێگەیەکەگرن لە مێژووە و پەیکەرێکە لێرە ئەمێنێتەوانێ بۆ نەوەکانی داهاتوو کە بیبینن دەزانن ڕووخۆش عەلی کێ بووە نووسەرێک و ڕووناكبیرێکی کورد بووە. زۆر باشە چەند کتێبی هەبووە لە ماوەی تەمەنیدا وایەوە چۆن هەڵسەنگان بۆ کتێبە دەکەن کە بنەوشە یاخود بەرنامەی بنەوشە لە ئەستۆی گرت چاپکردن و وابڵاوکردن. دایکم لە ماوەی تەمەنیدا حەوت کتێبی بڵاو کردووەتە لە بە درێژای هەموو کتێبەکانی بریتە لە حەوت کتێب ئەو کتێبێک کە بنەوشە بڵاوی کردەوانە بەڕاستی لە کاتێکا بوو کە دایکم کۆچی دوایی کرد بۆ خۆی لە ژیانانە مابوو هەندێک مقابلەی مابوو کە تەواویان کا من دەستم کرد بە تەواوکردنی ئەو مقابلانە و ڕێکم خستن نووسینەکان و دواتر نارمابەوە بنە بەرنامی بنەوشە پێزانینێکە بۆ ژنی کورد پێزانینێکە بۆ قەڵەمی کوردی کە هەستان بە بڵاوکردنەوەی ئەو کتێب و ئێمە زۆر سوپاسیانەکەین کە ئەو ئەرکیان گرتە سەرشانی خۆیان. چیرۆکەکانی ناو کتێبە باز لە چی دەکەن کە تۆ خۆت ڕێکت خستووە و بڵاوت کردن؟ ڕاستە چیرۆکەکانی ئەو کتێبە بریتە لە چیرۆکی سەخت بەسەرهاتی سەخت کە بەسەر خەڵکەکانە هاتووە کاتێک بە پێ بە قاچاق ڕۆشتونەتە دەرەوەی وڵات و هەوڵیان ناوە بگەنە ئەوروپا تاکو ژیانێکی باشتر بۆ خۆیان دابین بکەن بەڵام هەنێکیان نەیانتوانیوە بگەنە ئەوروپا ئەمە باس لەوەکە چەند جار چوونە یاویانە لە ئاوی ئیجە و گەڕاونەتەوانێت تووشی سنوورداشکردن بوونەتەوانێ بە چەند قورساییان تێپەڕانوە تاکوتوانیوانە بگەنە وڵاتانی ئەوروپا. ئەم مەراسیمە تا چەند لە ئاستی خزمەتەکانی دایکدا دەبینیتەوە چی هەیە بۆ کەسایەتیانی کە ئەمڕۆ لێرە ئامادەیان هەیە؟ بەڕاستی من زۆر سوپاسی تاکە بە تاکی ئەو کەسانەکەم کە لێرە ئامادەیان هەیە ئامادەبوونی ئەوان نیشانەی پیشاندانی وەفا و ڕێزە بۆ ڕۆحی دایکم بۆ نووسینەکانی دایکم پیشاندانی وەفایە بۆ ئەدەبی کوردی و بۆ مێژووی کوردی و بەرزڕاکردنی مێژووی کوردیە هیوادارم دوای دایکم کەسێکی تر بتوانێت هەڵبسێ بە ئەنجامدانی کاری لەو شوەیە کە دایکمی کرد بۆ ئەوی مێژووی کوردی نەفەوتێ ئەو چیرۆکانی کە خەڵکان پێیانە تێپەڕێون ژیانی کەسەکان نەفەوتێن و هەمیشە بخرێن لەسەر پەڕەی کتێبەکان. چیرۆکەکان واقعین وانە؟ هەموو چیرۆکەکان واقعین هەمویان لە مقابلەی خەڵکەکانەوە کراون دانیشتووە لەگەڵیانە یەکە بە یەکە بە مقابلەی کردوون یەکەم کتێبیش دایکم کە ژنانی شاخە لەبەرەوەی خۆی پێشمەرگە بووە کاتی خۆی ئەو نەهامەتی دژواریانی بینی بۆ پێی ناخۆش بکە و چیرۆکانە بە خۆڕایی بڕۆن بفەوتن کاتێک چوو مقابلەی خەڵکی کرد بۆی دەرکە و ئازارێک بەهرێک لە ئازار هەیە لەناو ئەو خەڵکەیە قورساییەک هەیە سەختیەکی زۆر هەیە بۆ ئەو خەڵکەکە پێیان تێپەڕیون بۆیە لە دوای ئەوانێ بڕیاریە کە شەرت نییە تەنها تۆ لە مەجای ژنانی شاخە بوو بێتی ئەکرێت ژنە مەجای تریش بێت کە قورساییت بینی بێت و هەوڵ بیت چیرۆکەکان بنووسیتەوە لە فەوتان بیان پارێزیت.